ساڵێک زیاترە پێشمەرگە شارەدەی سلێمانبەگی لە دەستی داعش دەرهێناوە، بەڵام لەو کاتەوە حەشدی شعبی دەستی بەسەر شارەدەکەدا گرتووە و دانیشتوانی ئەو ناوچەش بەشێکیان ڕوویان کردووەتە ناوچە شاخاویەکان و بەشێکی دیکەشیان لە خوڕمات و نیشتەجێن و زۆربیان لە دۆخێکی خراپدا دەژین. خەڵک سلێمانبەگ کاگە ئەوە تقریبان ساڵ نیمێ بعضیان لە شاخ دانیشتنە لەم بارانە لەم زستانە ئەغڵەبیانیش لە کەرکووگن بە بۆنەی مهاجەرین ئیستا ناتوانن بچۆن بە ژوورەکەی خۆیان بەوەتەن خۆیان بڵێن بەس سلێمانبەگ مسەیتری ڕئیسی لەورە قوات بەدرە ئەوەی عایدی حەشدی شعبی حکوومەتی عێراق. زۆربەی سەرایە و فەوجە شیعەکان خانووی سوننە مەزهەبەکانی سلێمانبەگیان کردووەتە بارەگا بۆ خۆیان و بەشێکی زۆری خانووەکانیشان خاپوور کردووە و ڕێگە نادەن دانیشتوانی سلێمانبەگ بگەڕێنەوە شارەدەکەیان و قایمقامی خوڕمات و ژنای شارێتەوە کە هیچیان لە توانادا نییە لە بەرامبەر حەشدی شعبی بیکەن. هەوڵێکی زۆرمەندا بۆی ناوەندی ناحی سلێمانبەگ بگەڕێتەوە، بەڵام دیارە ڕێگیریەکە کرێت بە تایبەتی لە لای حکوومەتی بەغاوە. دیسان ئەوە زستان دەرگای گرتووە و بارودۆخی ئەو ئاوارە وەز لە وەزعێکی زۆر خراپ دەئەژێن. من پێم شما بێت کێشە ئیداریەکان و ئەو کێشە ئەمنیانیش کە لە ناو شار و لە دەوروبەری شارە هەیە بەگەڕانەوەی سلێمانبەگ من پێم وابێت کێشەکان ڕوو لە باشترەکە زیاتر لە ڕووی ئابووریەوە. ئەم هەڵسوکەوتەی حەشدی شعبی لە کاتێکدایە ماوەی هەفتەیەکە کێشە کەوتووەتە نێوان عەرەبە سوننەکان و شیعە مەزهەبەکانی خوڕمات و دیاردەی ڕفاندن و کوشتن و گرتن سەری هەڵداوە. دانیشتوانی سلێمانبەگیش دەستیان لەوە ششتووەتەوە کە جارێکی تر بگەڕێنەوە شارەدەکەی خۆیان. ئاڵاوشیار NRT دووسخوڕمات و